داهاتی شارەوانی کەلار بۆ ساڵی 2010 ملیارێک و 800 میلیۆن بۆ ساڵی 2019 3 ملیار و 691 میلیۆن بۆ کە بە ڕێژەیەکی زۆر زیادی کردو. ژمارەی مۆڵەتەکان لە شارەوانی کەلار بۆ ساڵی 2019 بە ڕێژەیەکی زۆر زیادی کردو 345 مۆڵەت بۆ بە ساڵی 2018 تەنها 250 مۆڵەت بۆ بە هەمان شێوە ڕێگە پێدانەکان بەشی باخچەکان و ئامارەکانی تر و چاندنیدا کاک نەوزاد باسی کرد سەبارەت بەو پرۆژانەی کە لە شاری کەلارە بەگەر خراونەوە ئێمە دووجە پرۆژەمە هەیە ئەو پرۆژانانی کە لەسەر داهاتی شارەوانی ئەنجامەدرێ و ئەو پرۆژانەی لەسەر بودجە جێجیاکانە لە کۆی 8 پرۆژەی کە ڕاوەستا بوون بەهۆی قەیرانی داراییەوە 5 لەو پرۆژانە کەوتنە بواری بودجێ بەجێکردنەوە یەکێک لە پرۆژەکان لە خۆناغەکانی کۆتاییە و پرۆژەکانی تریش بەردەوامن هەندێکیان ڕەنگە بەهۆی هەندێک خەلەلی بودجە و ئەوانەوە خاوێک لە کارەکانیانە هەیە بەڵام بەردەوامن لە کارکردن سێ پرۆژەی ترمان ماوەتەوە کە چاوەڕێکن لە ساڵی 2020 بودجێ بۆ سەر بکرێت و جێبەجێ بکرێت